بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ سڵاوتان ئەرز دەکەم بۆ وتوێژێکی تریش هاتووینەتەوە لاتان. قسە و باسی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵەیە. هەرەکمانە چاوخشاندنێ بکەین بەسەر مەسایلێک و شتایەکی گرنگ لە کوردستان و لە ئێرانە لەو ماوە ڕوویدایە. ئێمە وردە وردە بە ساڵی نوێی مەسیحی و زاینی کۆت نزیک دەبینەوە. بڕێک مەسایل پێش هات لەو ماوەی ئەو یەک ساڵی ڕابردووە. ئێمە هەرەکمانە لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیم لێکدانەوەیەکمان بێت لەسەری. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. بەڕێز کاک ئیبراهیم بەڕێز سڵاوتان ئەرز دەکەم، زۆر بەخێر تەشریف بێرن. زۆر سپاس. سڵاو لەمنەوە کاک ئەحمەدجان و سڵاو مەیە بۆ بینەران و بیسەرانی کاناڵەکەشتان. زۆر بەخێر تەشریف بێرن. کاک ئیبراهیم با لەم ڕووداوە ئاخرەوە دەسی پێ بکەین و توێژەکەمان ئەم مەسەلەی شەڕی فلستین یا حماس و ئیسرائیل زۆر باس و قسەی هێنا گۆڕێ لەو ماوەی ڕابردووە. ئەوەی هەڵگەڕێتەوە سەر وەزعیەتی حکوومەتی ئێران. ئێوە ئەو وەزعیەتە چۆن لە یەک دەدەنەوە؟ وەزعیەتی حکوومەتی ئێران ئەلان چۆنە؟ ئایا چاوەڕوانی ئاڵوگۆڕێک دەکەن چ لە ناوخۆ چ بەهۆی شۆڕشۆ لەلایەن خەڵکەوە؟ بێگومان لە هەردوو ڕوانگەوە چاوەڕوانی ئاڵوگۆڕ زۆر تەبیعیە و زۆر قابلی دەرکە کە هەموو کەس ئەو چاوەڕوانی هەبێ. ئەم جەماوەری خەڵک هەم ئەو ساتی سیاسی ئەم لێ تحلیلگەران و لێکۆڵینەوەی سیاسی ئەوانە هەمویان ئەو چاوەڕوانیان هەیە، بەڵام ئەوە لە خۆران نییە. کۆمەڵێک دیاردە کەوتونە بەرچاو کە لە شەڕی غەزە بە وازحترین شکل کەوتڕ لە شەڕی غەزە لاوازی کۆماری ئیسلامی و ئەوەی کە ماوەیەکی زۆرە کە بە شەپەڵاغا وەکو کورد دەڵێن لا ڕوومەتی خۆی سوڕادەگرێ، ئەوە زۆر بە ئاشکرا دەرکەوت. جارێ بۆ نمونە بڵام مەسەلەن فەرزکە زۆر کەس دەپرسێ ئەرێ ئەو ڕژیمە ئاوا مەفلوگ ئاوا لەژێر فشاردا ئەوە دەرگیریدان قەیرانی چارە هەڵنەگر بۆچی وا بە مەسەلەی حیجابەوە نووساوە؟ مەسەلەن ئەویش ڕۆژ بە ڕۆژ هەر قانون و دەستور عەمەلی چۆنتری بۆ دێنێتە گۆڕێ. واقعیەت ئەوەیە کە ئەمە خۆی یەکێک لە نیشانەکانی بوونبەستێکە کە جمهوری ئیسلامی تێدایە. جمهوری ئیسلامی هیچی پێ نەماوە بۆ نیشاندانی هویەت و پێناسەی ئیسلامی خۆی. ئەوە لەلایەکەوە یعنی هیچی پێ نەماوە، تەنیا ئەو لەو عەرسەدا. بەڵام ئەم عەرسەی بۆچی وا بەدەستەوە گرتووە؟ لەبەر ئەوەی کە لەلایەکەوە بتوانێ ئەو هەستی کۆنەپەرستانەی ناوناخی کۆمەلگا ئەقەلیەتێک کە پاشماوەی فکری دژێن کۆنەپەرستانە، دژی جەوان، دژی پێشکەوتن و تەمەدونی ئەوڕۆ، پاشماوەی ئەوە کە لە ناو کۆمەلگادا هەیە ئەوە بکە بە پێگەیەکی کۆمەڵایەتی بۆ خۆی. 5% هەرچەندی هەیە لەو حەدەدا. لەلایەکەوە هەوڵ دەدا بۆ ئەوەی کە ئەمانە لە پشتەری خۆی ڕاگرێ، چونکە لە باقی کۆمەلگا لە 90%ەکەی دیکە ناومێت بووە. رابطەی خۆی دەگەڵ 90%ەکە رابطەی زۆر و سەرکوت داناوە دەگەڵ ئەمەی کە دەیەوێت پێگەی کۆمەڵایەتیان لە نێودادە سەبەر بکە، لەگەڵ ئەوانیش هەر بیر و باوەڕ و عقایدی کۆنەپەرستانە نییە، بەڵکە لە هەمان کادا حامی پەروەریە ئیقتصادیشە. یعنی ڕێزەکانی خۆی تێر و تەسەر ڕاگرتووە، حقوقیان سەری وەخت دەدرێ لە بودجەی پارەکە و ئەو ساڵیشدا دەستەکانیان زیادی کرد و خولاسە پێیان ڕادەگا. ئەمێنی هەم بە دەرەجەی حامی پەروەری دەکات لە نێو ئەخشاری لایەنگیری خۆی و هەمیش بەو نەوە تەوهماتەش بەسیز دەکات و سازمانی. ئەوە یەکێک لە هۆکارەکانی کە بە تەختەپارەیەکی وەکو حیجابەوە نووساوە بۆ نەجاتی خۆی دەگەڵ باقی خەڵکی سەرکوت. بێجگە لەوانە نیشانەیەکی دیکە کە زۆر بەرچاوە، ئەویش ئەوەیە کە بازنەی دەسەڵات هەتا دێ بەرتەسکتر دەبێتەوە. لە ڕابردووشدا هەروە بووە بەتا ساڵانی ئەخیر، بەڵامی تر ئێستا گەیشتۆ بە نهایەتی خۆی. یعنی نزیکترین کەسەکانی خۆی کە دەست بژێر کرابوو مەسەلەن بۆ انتخاباتی مەجلیس شورای ئیسلامی دەورەی پێشوو، بەشی زۆریان ئەو دەورەی سەلاحیەتیان ڕەتکراوەتەوە.
زۆرێک لە کەسانێکی لە دایرەی زۆر نزیک لە دەسەڵاتدا بۆ خانەوادەی لاریزانیەکان ئەمسالی ئەوانش وردە وردە دوورخراونەوە. ئێستا مثل ئەو بازنەیە وا بەرتەسک بۆتەوە کە لەوە زۆرتر ئەگەر بی هەوێ بیان هەوێ بەرتەسکەن غەیری بە کودتایەکی خوێناوی نەبێ ممکن نییە. یعنی ئەوە یەکێک لە پێشبینیەکانە کە ئەوان ئەگەر بیان هەوێ هەر بەم جۆرە هەر ئەو ڕۆتە ئیدامە بدەن و دەسەڵات بە تەواوی متەمەرکز و بیکەن ئەوەی دڵن هەستەیەکی سەختی قدرەت و دیکتاتۆرێکی مطلق العنان لە نێو خۆشیاندا ئەوە بغیری بە کودتا نەبێ بە هیچ کە ناکرێت. ئەم بێزگە لەوانە خۆت دەزانی خامنەی پێی لەسەر لێوی قەبرە نەژمرێ توانایەکانی هەر 1-2 ساڵی کە بردەکە. بۆیە من پێم وایە ئەوەی کە ئەو ڕژیمە تووشی بحران بێ نەکدار ناڵم مەسەر ڕوخان نییە باسی فروپاشیە هەڵوەشانەوەی داڕمانە ئەلو نۆشتانەیە بەڵام تێپەڕبوون لە خامنەیی وەکو تێپەڕبوون لە خومینی ئاسان نابێت. لەبەر وەختی خومینی تێدا چوو هێشتا دارە تەیفێکی وەسیع لە کادرەکانی سەرەوە و ڕەهبەرانیان لە کایدا بوون. ئێستا هەمووی ئەوانە پاڵ پەیوەندراون بوون ئۆپۆزیسیۆن. ئەمەش خاڵێکی دیکەیە کە ئەمە ئەم خاڵی کە ئەرزم کردن کولەن ئۆپۆزیسیۆنی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی بۆژوایی ئەو ڕژیمەی بۆ ئۆپۆزیسیۆنی پرۆغەربی ئەو ڕژیمەی ئۆپۆزیسیۆنی ئیسلاحتەڵەبی ئەو ڕژیمەی هەمووی وەخەبەر هێناوە. جۆرێک ینی ئێستا گەر تەمەشای متبوعاتی ئێران بکەی تەمەشای قسەی گفتوگۆکانیان بکەی جۆرێک لە نزیکایەتی دەبینی لە نێوان ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵاتی پرۆغەرب و ئۆپۆزیسیۆنی قەدیم ئیسلاحتەڵەبی ناوخۆی ڕژیم کە دەرکراون تر ئەوانی شار قسەی تێپەڕبوون لە جمهوری ئیسلامی ئەوە دەکەن. ئەمە خصوصیەتێکە کە خەتەرناکە بۆ دواڕۆژی سیاسی ئێران لە شرایطێکدا کە شۆڕش و ڕاپەڕین و سەرهەڵدان لە خوارەوە دامرکا بێتەوە یان نەبێت. بۆچی خەتەرناکە؟ لەبەرەوەی کە ئەو دەزانین کە بەدیل یا ئالتەرناتیوی هیچ ڕژیمێک بەبێت تەشکیلات و سازمان و ڕاهبەری شکل ناگرێت. ئەم ئۆپۆزیسیۆنی پرۆغەربی دەرەوەی وڵات ئەویان نییە، بەڵام لە مقابلدا دەتوانن پشتیوانی ڕۆژاوا پشتیوانی ئەم دەوڵەت ئەو دەوڵەت جەلب بکەن ئیمکاناتی ماڵیان هەیە توانن بنگاهایشی تەبلیغاتی مێگا و گەورە بخەنە کار. بەڵام ئۆپۆزیسیۆنی ناوەوەی وڵاتیانی ئەوەی کە پێیان دەکوترا ئیسلاحتەڵەب و ئێستا تێپەڕبوون لە ڕژیمی لە نەزەری و قسەی خۆیاندا ئەوانە شەبکەیەکی زۆر وەسیع لە مدیرانی دەوڵەتی و لە کارمەندانی سەتی بان و لە تەنانەت قشتێک لە ڕەوشنفکرانی جامعشان لەگەڵ خۆیان هەیە کە ئەوە بە یەک فەرمان ڕێک دەخرێت، بە یەک فەرمان دەبێ بە سازمان و تەشکیلاتێکی وەسیع کە ئێستا نوتفەکانیشیان هەیە. نزیکبوونەوەی ئەو دوانە و هەماهەنگی بینی ئەو دوانە ئەو خەتەرەیەکە لەلایەکە ئەو خەتەرەیەکە بەنسبەت شۆڕش و ئینقلاب و هێزی پێشکەوتنخواسەیە و لەلایەکیشەوە ئەو فاکتۆرەیە کە نیشان دەدا وەکو میزان حرارەی نیشان دەدا کە وەزی ئەو ڕژیمە زۆر لە لاوازیدا. اینجا تەماشاکەن وەزی زۆر فاکتۆری دیکەیە. سیاسەتی خارجی ئەوە شارتان کرد بە مەسەلەی غەزە. لە مەسەلەی ئازەربایجان ئەوە سەرفی نەزەریان کە چاوپۆشیان کرد لەو کۆریدۆرەی کە مەرزی ئێران و ئەرمەنستانی دروست دەکرد. چاوپۆشیان کرد لە ئاوی هیرمەند کە قەرار بوو ئاوی هیرمەندیان وازات هەڕەشە و گڕشەی ئەوە هەمووی بوو بەڵقی سەر ئاو. لەگەڵ عەرەبستان لە زەعیفترین مەوزەعەوە خەریکن دانوستان دەکەن و ئەو هەموو قسان کوت بە عەرەبستانی سعودی هەموو ئێستا وەباڵی گەرنیانە. دوسێ ڕۆژەوە پێش خامنەی کوتی کێ کوتوێتی ئێمە دەڵێن ئیسرائیل نابودکەن ئەوە درۆیە بن زمانی مۆڵبەسراوە. یەکێک لە رادیۆ خارجیەکان بۆ بزانم BBC بوو بۆی ڕەدیف کردەوە قسانەی پێشووتر کە خۆی کردوێتی. یعنی ئەو وەزعەتەی کە لە جەریانی غەزە پەیدایان کرد و ئەوەی ئەسا و مۆزعی کە هەیەە بەرامبەر و ئەو گفتوگویانەی کە زۆر شەرمگینانەیە شەرمیێونانەیە ژێربەژێر لەگەڵ ئەمریکا دەکەن نیشان دەدا کە نیشان داواخەن ئەو ڕژیمە زۆر لاوازە بە پێچەوانەوەی کە بازی تەسەور دەکەن. من پێم وایە گۆڕانکاری لە ئێران ئایا بە ڕوخانی جمهوری ئیسلامی منجەر دەبێ
بە چ نوع ڕوخانێک منجەر دەبێ نازانم بەڵام باحتیمالی زۆر شرایطێک بە وجود دێ کە جۆرێک لە دموکراسی یا جۆرێک لە حاکمیەتی دووگانە وەکو مەسەرەن بڵێ ساڵەکانی 20 تا 32 لە ئێران ئەو 12 ساڵەی چەندین کانونی دەسەڵات هەبوو دەربار بوو ئەرتەش بوو حزب سیاسیەکان بوو سەفارەتخانەکان بوون هەموو ئەر کەسێک بخۆی ناوەندێکی دەسەڵات بوو من پێشبینیەوە دەکەم ئێران بۆ ئەوەی کە ئینقلابەکەی ئینقلابی واقعی کە لەسەر ناوەڕۆکی ژنجیان ئازادی بیناکرا بۆی بە نەتیجە بگا ئەو مەرحەلەیەش تێپەر دەکا و بۆیە هێزی چەپ و ڕادیکاڵ و هەمومان دەبێت زۆر بە وریایی وەڕای وەختا زۆر سپاس زۆر سپاس کاک برایەمگیان ئێوە باسی ئەو شۆڕشەتان کرد باسی ئەو بزوتنەوە هەرێکمە لەیەوە دەسی پێ بکەم ئایا بزوتنەوەی ژینە یا هەر ئەو شۆڕ ژن ژیان ئازادی کۆماری ئیسلامی یا بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست ئەو توانی سەرکوتیکە ئەوان بەلاڕێیە ببن یا ئەو شۆڕشە زیینووە یا وەکو شۆڕشەکە بزوتنەوەکانی پێشوو ئێمە لە 10 ساڵ 12 ساڵی ڕابردووە هەر ماوەیە جارێ بۆ ماوەیەک شۆڕشێک بووە و ئەوە نیشتەتەوە شۆڕشێکی تر لە شوێنێکی ترۆ دەستی پێکردووە ئایا ئەو بزوتنەوە زیینووە ئاگری ژێر خۆڵەمێشە یا سەرکوت کراوە بە بڕای من زیندووە و ئەوری زێر خۆڵەمێشیش زۆرترە جا بەسەرەکە ئەوەیەکە هەروەکو ئێوەش باسان کرد کۆمەلگای ئێران بە درێژایی ئەم ساڵانەی حکوومەتی جمهوری ئیسلامی قەت بێدەنگ نەبووە بەڵام لە ساڵی 96 بەولاوە شتێک گۆڕە لە ساڵی 96 بەولاوە یعنی قۆناغێکی تازە دەستی پێکرد لە خەباتی جەماوەری لە عەلەیهی جمهوری ئیسلامی ئەویش ئومێد نەبەستن و ناومێد بوون لە سندوقی ڕەئی و دەنگدان و ئیسلاحات لە ناوخۆی ڕژیمدا لەوە کە ناومێد بوون لە دوای 96 تا شۆڕشی ژینا ئێمە قۆناغێکی ئاومانەیە دوای کە دەگەینە شۆڕشی ژینا کەیفیەتێکی تازە دەخۆڵخێ ئەو کەیفیەتە تازە چییە؟ ئەو کەیفیەتە تازە ئەوەیە کە شۆڕشی ژینا تەنیاش سەرهەڵدانێکی نەفی نەبوو یعنی کە نامان هەوێ بەڵکە لە هەمان کادا چمان دەوێش بوو ئەوە زۆر زۆر مهمە یعنی شۆڕشێکی ئیسپاتی بوو سەرهەڵدانێکی ئیسپاتی بوو تا ئەو وەختە لە 96 لە 97 لە 98 لە حتا لە 1400 لە هەموو ئەوانە ئێمە سەرهەڵدانمان دەدی بەڵام هەمووی دەگەیش بەوە کە ئیتر بین خۆی و ڕژیم هیچی نەدەێشەوە سەرنگونی جمهوری ئیسلامی و ئەو ڕژیمە بڕا فعلان بەڵام کەس نەبوو کەس نەبوو یان لە ئاستی جەماوەریدا هیچ خاستێکی کە ناوەڕۆکی بەرنامەیی هەبێ ناوەڕۆکی گۆڕانکاریی کۆمەڵایەتی ڕۆشن و وازعی هەبێ نەبوو شۆڕشی ژینا ئەو تەحولە بوو جاکە ئاوا بڕوانین ینی شۆڕشی ژینا لەواقعدا هەم ئستراتێژی بوو هەم تاکتیک بوو و هەم بەرنامە بوو یعنی زۆرێک ساڵ لە متەفەکرانی سیاسی و لە هەڵسوراوانی سیاسی معنای دەکەنەوە ئەو معنایە محسوولی لێکۆڵەوەی زێنی نییە ئەوە محسوولی ڕنگدانەوەی کۆمەڵایەتێتی کە ژن چ جایگایەیە ئازادی ژیان معنای چیە ئەوە ئازادی مانای چی بارەسەرەوە نەچی بەڵام مەسەلەوەیەکە پسکەوابێ بە بەرنامەوە بوو ئێستا بەڵام ئەمە شەڕیتر شەڕە بینی جەماوەرێکی ڕاپەڕی و جمهوری ئیسلامی لەو شەڕەدا هەم عەقەبنشینی هەیە هەم دیفاع هەیە هەم تەعەڕوس هەیە و پاشانی ناوەڕۆکی ئەو شعارەکە کوتم هەم ئستراتێژیە و هەم بەرنامەیە ناوەڕۆکی ئەو شعارە پێمان دەڵێ کە چۆن ئینعتافمان بێت لە تاکتیکدا و جالب ئەوەیەکە بەبێ ئەوەی ڕەهبەریەکە بوو بێ بەسەر جنبشەدا بەبێ ئەوەی کە تەشکیلات و سازمانێک هدایەتی کردوێ ئێمە شاهدی ئەوەین کە ئەو جنبشە تەسمیم دەگرێت بە شێوەیە کە ڕوحی ئەو تەسمیمە بەسەر کۆمەلگادا جاریە بە شێوەی تەسمیم دەگرێت کە عەرسەی خەباتەکەی بگوازێتەوە و تەماشا بکەن بە هەمان ناوەڕۆک بە ئەو مبارزەیە کە ئێستا ژنان دەیکەن لابردنی حجاب و هەموو ڕۆژە کێشەیە دەخۆخیان لە گۆشە و کەناری ئەو وڵاتەوە لە زۆر جێگا ئەسن
حزابیان حزابی زۆرە مریان توور هەڵداوە ئەو شعار نووسانە ئەو هەموو شعارانی کە دەنووسرێ ئەو هەموو تەولیدی هوەریە کە بەردەوام هەر تەولید دەبێت لە شێعر و سروود و دوو موسیقا و هەموو جۆرێکی یەک لە دوای یەک ئەمە نیشان دەدا کە ئەم شۆڕشە ناوەڕۆکەکەی خۆی پاراستووە ئاخری مۆریان تۆ تەمەشا دەکەی سەمای کەسێک لە بازاری ڕەشت بۆتە ولولەیەک ئاخرین ویددیۆیە کە بڵاو بۆتەوە لە بازاری ڕەش بزانن ببینە ئەوە لەسەر تۆڕ کۆمەڵایەتەکان هەیە ژن و پیا و بە یەکەوە لە نێوەڕاستی بازار سەما دەکەن لە چی لە جوابی ئەو تعڕزەی کە جمهوری ئیسلامی کردی کە ڕەقس سەمای پیاوێکی پیری تحمل نەکرد سەمای پیاوێکی پیری تحمل نەکرد ئێستا سەمای تێکەڵی ژن و پیا و بەسەر بەبێ حیجاب لە ناوەڕاستی بازاری ڕەش بەسەردا سەپاوە ئەمە نیشان دەدا بەڵێ ئەمە ئەم شۆڕشە زیندووە بەڵام واقعەوەیە دوو تەیف هەن کە تەپڵی بەستلاح شکستی ئەو شۆڕشە لێ دەدەن یەکێک ئەوانە کە پیان خۆشە کورد دەڵێ کەسێک کەسی خۆشنەویست خەونی گولی پێوە دەبینێ ئەمە بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن هەر لە ئەوڵیشەوە دڵخۆشیان لەوە نەبوو دڵخۆشیان لەو نەبوو هەوڵیاندا بە شعاری مردمی هەن ئابادی و شتیکە لەو نوع هیچ بۆیان نەچۆ سەرێ بە هەر ڕێگایەکەوە هەوڵیاندا وەکالەت میدەهیم ویان چی دەکەین و چ دەکەین بە هیچ کام لەوانە بەو هەموو تەبلیغاتش کە لە پشتیان بوو نەیانتوانی ناوەڕۆک و محتەوای ئەو شۆڕشە بگۆڕن کە لە شکڵێکی یان لە شکڵی حضوری خیابانی خۆیدا دامرکاوە ئیتر ئەوان زۆرنای دەستیان کرد بە لێدانی زۆرنای شکستی ئەوە بەشێکیوان بەشێکیش کەسانێکن بەڕاستی ناومێدن یعنی لە هەر شکستێک لەجاتیەوەی بەسەلەن ئەحیانە نەگەر بڵێن شکست لە هەر عقب نشینێک یان لە هەر موقعیەتێک لەجاتیەوەی ئەنێرژی وەرگرن بۆی کە هەنگاوی بەرنە پێشێ دەستنەوە یادی یاس و ناومێدی و بێدەرەتانی و ناومێدی خۆیان ئەمەش بەڕاستی بەشێک لە ڕیشەی کۆمەڵایەتیشی هەیەەوە ڕیشەی کۆمەڵایەتی هەیە سەر هەڵدان بۆ شکستی خواردەوە ئیتر سەرکوتی جمهوری ئیسلامی زۆر وەحشیانە بووە توولانی بووە ئەدێکی ئەوە لێ کردو لەبەرەوە من پێم وایە ئەمە لە زەهنی کەسانێکدا شکستی خواردووە کە تەسەووری سەرکەوتنێکی ئاسانیان بوو تەسەووری سەرکەوتنێکی بێدەردی سەریان بوو زوو درەستیان بوو پیان وا بوو کە بەم زوانە سەروبەری قەزێکە پێک دێت چه ئەوانەی کە سەبەرەی ڕاست بوون کە پیان خۆش بوو سەروبەری قەزێکە پێک بێ و قوڵ نەبێتەوە شۆڕ نەبێتەوە بۆ خوارەوەی کۆمەلگا و لە ڕوانگەی بەرژەوەندیەوانەوە بە شکلی بزوتنەوەیکی غێر قابلی کۆنتترۆل دەرنەیە ئەوان لە ذهنیەتی ئەواندا بەڵە شکستی خواردووە لە ذهنیەتی ئەوانشدا کە پیان وا ئاسان تەڵەب بوون پیان وا بە ئاسانی و بە زووی لەو مۆتەکەی جمهوری ئیسلامی بەوە ڕزگاریان دەبێت ئێمە لە ئەوڵەوە لەگەڵ ئەو بۆچوونانە بەڕاستی مەرزبەندیمان بۆەوە زۆر سپاس کاکگیان کاک برایم هەر لەسەرەوە کە بڕێک زیاتر ڕابوەستین پێتان وایە ئەلعان وەزعیەت وڕێی ناوەنەی هینی چالاکانی سیاسی چالاکانی مەدەنی هی ئەوانەی کە لە دژی کۆماری ئیسلامین لە ناو کوردستان و لە سەتحی ئێرانە لە چه سەتحێکایە چۆنە لە مەوزعێکی دفاعیایە لە حاڵەتی تعرضایە ئایا دەرسێکیان وەرگرتووە بەرنامە و پلان بۆ پێشڕەوی زیاتر هەیە وەزعیەتەکە چۆن دەنەوە ئەوەی کە لە میدیا دیارە جۆرێکە بەڵام ئەوەی لەسەر عەرزی واقع هەیە چییە؟ ئەوەی کە دەبیندرێ تەبەن دەبێت بتوانین خەبەرەکانی ببیستین ینی تحلیل هەر بە لێکدانەوە و تحلیل یا لە ڕووی ئارەزوو وانێکی پێخۆشبوونی خۆمان دەبێت خەبەرەکانی ببیستین واقعا خەبەرەکانی ئەبیستین خەبەرەکانی دەبیستین یعنی ئەوە تەماشاکەن غەوغایەکە لە خیابانەکانی شاری گەورەکانی ئێران لە کوردستانی شەروە اینجا تەماشاکەن لەگەڵ ئەو هەموو فشارەی هێناوە کوڕەکەیان کوشتووە دەچێتە ڕۆژی بەجێ خۆی ئەو ڕۆژێک کە تەرمەکە ئەسپەر دەکراوە هەفتەی چلەی ساڵگەردی بە ئەناوینی جۆراجۆر خەڵک کۆ دەبێتەوە دەچێت سەر قەبران لەوێ شعار دەدەن سرود دەخوێننەوە موسیقا دەژەنن بۆ ئەوکە نیشان بدەن ورەیان بەرزە لەبەرەوە ئەوەی کە ورەی جەماوە بە تایبەت لە کوردستان
زۆر بەرزەوە ئەو سەرکوت و کوشتارش کە کردی جمهوری ئیسلامی لە 6 مانگی ئەوەڵی شۆڕشی ژینادا ئەوانە ڕوحی خەڵکی دانەبەزاندووە و خەڵک بەورەتر من تا لە هەمان کاتدا کە بەورتر وشیارتریشە ئەخ دەزانێ کە نابێ بچێتە شەڕێکی ناوەخت و دەزانێ کە کەمبودی شۆڕشەکەی چ بووە ئێوە دەزانن نەمە ساڵهای ساڵە لە بنووسراوە بە تەبلیغات بە هەموو جۆرێک باسی فعالیەتی علەنی و قانونی دەکەین فعالیەتی مەدەنی دەکەین وتومانە لە ژێر سەختترین دیکتاتۆریشدا جۆرێک لە فعالیەتی علەنی ئەمکان پەزیرە بەسەریدا دەسەپێەوە هەموو دنیا ئەوەی زانیوە بەڵام ئەوە بۆچوونی ئەمە بووە کەمی وەڵام وەرگرتو لە کۆمەلگاوە بەڵام ئێستا بڕۆ بزانە لە ذهنیەتی هەر قاوەچێکدا هەر کارگەرێکدا هەر دوکاندارێکدا لە ذهنیەتی هەموو کەس هەر معلمێکدا ئەوە شکلی گرتووە کە بابە ئەوە ئەمە ڕێخستنمان بێ دەبێت کەمبودی ئەو جنبشەی ئێمە ئەوە بۆکە هەماهەنگ نەبووین بەیەکەوە شارەکانمان بەیەکەوە هەماهنگ نەبوو عەرسەکانمان بەیەکەوە هەماهنگ نەبووە ئوستانەکانمان ئەملا لەگەڵ ئەولا بەیەکەوە هەماهنگ ئەوە ئاستێکی جەماوەریدا جێکەوتووە یعنی ضرورەتی پێکهاتنی تشکیلاتی مەدەنی سازمانی مەدەنی شکڵدان بە جامعی مەدەنی ئەو ضرورەتە لە ئاستی جەماوەریدا هەست پێکراوە و من پێم وایە ئەوە تحولێکی زۆر گەورەیە بێزگە لەوانە بە بڕای من تحولێکی دیکە لە ناخی کۆمەلگادا ڕوویداوەش لە ئەخلاقیاتی جەماوەرە جمهوری ئیسلامی 40 ساڵە 44 ساڵە هەوڵ دەدا ئەخلاقی ئەو جامعە فاسد بکە ارتجاعی بکە بە ئەنواعیشتی خراپ ئالوودەی بکە واخانیش تا دەرەجەیەکیش موفق بوو بەڵام ئەو سێڵاوەی کە بە ناوی شۆڕشی ژینا هات ئەوەی کە پێی دەڵێن تەویلەی ئۆرژیاز لە قسەیەکی مارکسە ئەو تەویلەی پاکردەوە بە دەرەجەیەکی زۆر پاکی کردەوە بەرخوردی خانەوادەکان لە ناو ماڵیان بە منداڵەکانیان بە کچەکانیان بە کوڕەکانیان بە هاوسەرەکانیان بە خوشکوبراکانیان تەواون گۆڕاوە مشارەکەتی ژنان مشارەکەتی پیاوان لە کاری ناوماڵ ئێستا لە 2 ساڵەوە پێش چەندی خازیادی کردو ئەوە هەموو کەسەوە دەڵێم ئەوە نیشان دەدا کە کۆمەلگا ئامادەیە بەڵام لە مقابلدا خۆ ئەحزابی سیاسی ڕاهبەری ئەو کەمبودێتی ئەو کەمبودی ئەو جنبشەیە لە کوردستانیش هەر کەمبودێتی لە دەرەوەی کوردستانیش هەر کەمبودێتی و بلەخەرە بەڵام ئەوە لە خەلەعدا دروست نابێ ئەوە لە بەردکونان دروست دەبێت ئەنی لە جەرگەی هەر ئەو مبارزەیەدا دروست دەبێت مثلەن هەر ئەو تەجربەی شۆڕشی ژینا فێری ئینعتاف لە تاکتیکی کردوون فێری ئەوەی کردن کە شعاری ژنجیان ئازادی دەبێت معناکەنەوە ئێستا وردە خەریکە معنا دەکرێتەوە لە چیدا معنا دەکرێتەوە لە هەموو هەفتان 2 ڕۆژ 3 ڕۆژ خانەنشینان تەزاهورات دەکەن لە خیابان ینی ژیان ئەو هەموو ئەساباتی کارگەری هەیە ئەوە ینی ژیان لە گەڕەکە فەقی نشینەکە وردە جۆرێک خاستی ینی خەریکە لە پاڵ شعاری ژنجیان ئازادی نان کار ئازادیش دەبێتە شعارێکی جەماوەری وردە ئەمە بە ئێمە دەڵێ کە بەڵێ ئەو سەرهەڵدان ئێمە ممکنە ئەسڵەن بەم زوانە و لەو شقڵەی ساڵی پار و عینەن تێکراریەوە شاهدی نەبینەوە قاعدەتەنیش نابێ وابێنی قاعدەتەنیش نابێ ئەو شۆڕشە بەو نوع سەری هەڵدا بەو ئومێدە کە کۆمەلگای ئێران هەستێ لە مقیاسی چەندین میلیۆنیدا تەبەقەی کارگەر خەڵکی قەرەفەقی نشینەکان دوکاندار و بازاریەکان لە ئاسی ئێراندا بەڵام ئەوە ڕووی نەدا لە نەتیجەدا ئەو بەسلا ڕەهبەری دەرونیەی کە لە ناو ئەو جنبشەدا شکلی گرتو بە ئینعتافی لە تاکتیکدا ئینقلابەکەی هەروە زیندوڕاگرتووە. زۆر سپاس کاک برایم کاک برایم ئێوە وەکو ڕێبەری یەکێ لە حیزبە سەرەکیەکانی کوردستان کە زیاتر لە نێو قەرنە بۆ مەسلەی بەرابەری ژن و پیا و بۆ ئازادی بۆ ژیان خەباتەکەن و کۆمەڵە قوربانیەکی زۆری داوە من پرسیارەکەم تەنها دەڕابطە لەگەڵ کۆمەڵانیە هەرەکمە بزانم دەور و نەقشی خۆیشتان و حیزبە سیاسیەکانی کوردستان لە شۆڕشی ژن ژیان ئازادیە چۆنە بینن دیارە لە شرایەتێکی زۆر سەخت و دشوارە ئێوە کار ئەەکەن هەموو کەسێکی بە ئینساف ئەوە ئەزانێ
بەڵام ڕەخنە و کەم و کوڕیش کەم نەبووە. ئێوە هەڵسەنگاندنتان چۆنە؟ بێگومان ڕەخنە زۆرە، بێگومان ئەو دەورەی کە شایستەی ئەو ئۆپۆزیسیۆنە بوو لە کوردستان کە 44 ساڵە بەرانگی بووتەوە و کۆڵێک تەجربەی هەیە و نەسلێک لە تێکۆشەرانی ئەو وڵاتەی خۆیدا کۆ کردوێتەوە ئاوارە و تەبعیدی دەروێ وڵات چل ناوە چل ناو لە هێزی پێشمەرگەدا لەوە زۆرتر چاوەڕوان لێ دەکرا. ئەوە شکی تێدانی، ئەوە شکی تێدانیە کە ڕاهبەریەکی منسەجم و سازماندراویان نەتوانی ئامارکەن. بەڵام ئەوە لە هەمان کاتدا بە معنای ئینکاری ئەو دەور و نەخشە نییە کە لە حدێکا بوویان. با پێت بڵێ ئەگەر جمهوری ئیسلامی مەسەڵەن دو ساڵ لەوە پێش یەکێک لە حزبە سیاسیەکان مبارزەی مسلحانەی دەست پێ کردەوە و تیمی دەناردەوە واحدی دەناردەوە و شەڕ بوو لە چەندین شوێنی جۆرا زۆر شەڕ و کەڵچوون ڕوویداوانە. جمهوری ئیسلامی ئەو وەختە نەکەوتە سەرافەتی ئەوەی کە فشار بێنێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حزبە سیاسیەکان مەحدود کاتەوە. بۆچی لە وەختی شۆڕشی ژینادا و لە ساڵەکان ساڵ و نوێ کە شۆڕشی ژینا جریاندا بووە ئەو فشارانی هێناوە؟ هیچ دەلیلێکی نییە غەیری ئەوەی کە دەور و نەقشی ئەو حیزبانە لە شۆڕشی ژینادا بە کاریگەر دەزانێت، بە چارە نووساز دەزانێت. جا دوژمن کە پێی وابێ دیارێک بەشی لە واقعیەتە ئیتر ناتوانێت مەسەلەن هەروە لە خۆرا ئەو هەموو ساڵە ئێمە لە هەرێمی کوردستان بووین، هێزی پێشمەرگەمان بووە، ئەوانی ئێمە خەبات چەکداریمان مدەتای توولانیە فقط بە سۆرەتی هێزی چەکداری مسلح ئامادە ڕاگرتووە خەبات چەکداریمان ئێمە نەبووە 30 ساڵیش دەبێت بەعزێکی کە هەیان بوو. بۆچی جمهوری ئیسلامی فشارێکی ئاوای نەهێنا؟ یا فشارەکانی زۆر مەحدود بوو، ئەو جۆرە وا متەمەرکز بێ و ئاوە فشردە کاری بۆ بکە بۆی کە حیزبانە مەحدود کاتەوە. ئەمن دەڵێم ئەوە نیشان دەدا کە حیزبانە دەوریان بوو. بێجگە لەوانە خۆ حەوادث خەبەرەکانیش خۆ هەیەیتر بڕۆن مەسەلەن ئەو ڕۆژەی کە ئەو تەجەموعە لەسەر لە جریانی ئەسپەردەکردنی ژینادا تەجەموع کرا، ئایا تەجەموعێکی خۆڕسک بوو؟ ئەو شعارانە هەرواد مەسەلەن یەکێک خابنما بوو شەو خەونی دیبوو دەریێنا ئەو سوخەنرانیانەی لەوێکرا ناکرێت پێشتر بۆی خۆی بۆ ئامادەکردا بێ، خۆیان بۆ ئامادەکردوێ. ئەوە جارێ ئەوە هیچ دوای ئەوە هەر بە چەند ڕۆژدارێکی مانگرتنێکی مانگرتنی گشتی وەکو تاکتیکێک بەرامبەر بەوەی کە با خەڵک هێزی مەدەنی خۆی لە ئاسی جەماوەریدا تاقی کاتەوە بە باشی دەیگرتووە. زان کە چەندین مانگرتنی گشتی لە مەقاتی جۆرا جۆردا ڕوویدا. ئەمە هەموو نیشان دەدا کە ئەم حیزبانە لەگەڵ ئەوەشدا و کەمبوودانش هەمووی قابلی دەرکە کارنامەی هەموو حیزبێکی وەکو یەکوانیە، ئەوش دەبێت بە تەفکیک بزانین. بەڵام بە هەمووی ئەوانەشەوە جیاوازی کوردستان لەگەڵ باقی شوێنەکانی دیکێران هەر لەوەدایە کە ئەو 44 ساڵ خەباتەی ئاو هەستکردنەوە نەبووە، ڕەنجی بێ حاصل نەبووە، قازانجی بۆ ئەو کۆمەلگایە لە تەلەفاتی ئەو کۆمەلگای کەم کردوێتەوە، ڕێگای نیشانداوە، فەرهەنگی و جامعی بردوێتە سەرێ. ناکرێت تەسەوری ئەوە بکەیت کە هەر لەخۆوە ئەو ئێمە دعا بکەینەوە جامعە وشیارترە، ئاگاهترە، ئامادەترە بۆ ڕێخستن لە تشکیلاتی مەدەنی. هەر تۆزێک فرجە دەکرێتەوە بە ناوی کوونەوە، بە ناوی نازام تەدریسی زمانی کوردی، بە ناوی ژینگە پارێز، بە ناوی معلم، بە ناوی کرێکار، بە ناوی هەمووانەوە ڕێکخراوی مەدەنی شکڵ دەگرێت. هەر ئێستا لە هەموو شارەکانی کوردستان تەشەکولی سنفی کرێکاران هەیە کە زۆرتر کرێکارانی بیناسازیدا خۆیدا کۆ کردوەوە، هیچ پێ ناکرێت ڕژیم دەگەڵ هەرێکی چەند هەزار کرێکاریە. چەندین ڕێکخراوی ژینگە پارێز هەیە کە خەریکن خۆ دەردەخەن. ئەمانە جمهوری ئیسلامی لە نیگەرانی لەوانە تەنانەت پێی خۆشە فعالیمی سیاسی لە کوردستان پاڵ پێوە نیە بەرەو فعالیتی مەخفی. بۆیە بە مەحزیەوەی کە کارێکی مەدەنی دەکرێت فەورەن بەرچەسپێکی حزبی سیاسی ئامادەیە پێوەی دەنووسێنێ بۆ ئەوەی کە لە فعالیتی مەدەنی بیان بشێنێتەوە، بیان ترسێنێ لە فعالیتی مەدەنی.
بڵێ ئەوە هەر پۆششێکە بۆ ئەو فعالیتی و حزبانە دەمێ بڵم ئەوە شعور و ئاگاهیەکە کە لەو کۆمەلگای شکلی گرتووە ئومێدی ئەمەیە بۆ ئایندە پێم وایە کە من زۆر بە داهاتووی سەرهەڵدانی زۆر قەویتر لەوەی دەورەی پێشووی ئەم جنبشە خۆشببینم و پێشم وایە کە شعاری ژنجیان ئازادی ناوێکی ناوی شۆڕشی ژنجیان ئازادی یا شۆڕشی ژنا ناوێکی پڕ بە پڕە پڕناوەرۆکە بۆی و هەر لەسەر ئەو ناوە درێژە پەیدا دەکا و دەچێتە پێشێ و باقی ئامانجەکانی پیش و تۆژە زڵم لێکرا و ستەم لێکراوەکانی کۆمەلگاش سەرنجام دەستەبەر دەکا. کات سێبراهیم ئەگەر کەسێک لە ئێوە بپرسێت بڵێ ئەو تەحلیلە خۆشبینانەیە لەگەڵ واقعیەتی کۆماری ئیسلامی و تەناسوبی هێز نایەتەوە ئەوە 44 ساڵە کۆماری ئیسلامی لەسەر کارە و ئۆپۆزیسیۆنی شەرە و تەحلیلی ئاکات ئێوە جواتان چییە بێ؟ من جوابی خۆمان دەتوانم بدەمەوە جوابی خەڵکی دیکە نازان بەڵام جوابی خۆتان جوابی ئێمە ئەوەیە ئێمە هەموو لەحزەیەکی بوون و فعالیتمان لە کوردستان بە مفید زانی و بە مفیدی دەزانین بۆ خەڵکی کوردستان ڕاستە سەر نەکەوتوین هەدەفی نهاییمان بەراوردە نەبوو معلومە بەڵام تەسەوری ئەوە بکەن بەبێ ئێمە ینی بەبێ جریانی کۆمەڵە جریانی شەپ و ڕادیکالی کۆمەڵە منزورم تەنیا مەسەن چەند کەسەنێ بە دەوروبەری ئێمەوە منزورم جریانی شەپ و ڕادیکالی کۆمەڵە بەبێ ئەوە کۆمەلگای کوردستان دڵنیا بە ئەو موقعیتی نەدەبوو کە ئێستاهەیەتی لە ڕووی ئاگاهیەوە لە ڕووی فەرهەنگەوە لە ڕووی ئاستی مبارزەوە چێ ڕێوڕسم ئەسە مەسەلەی هێنانی ژن بۆ ناو فعالیت سیاسی و کردنەوەی دەرگا بووە بۆ خۆت بەشێک ژیان لەو ڕێگادا بوو ئەوە لەلایەکەوە اینجا فعالیتی مەدەنی ئەسە شعار دروشمی فعالیتی مەدەنی کاری مەدەنی چێ هێناوێتە گۆڕێ ئەوەی کە جنبشی کوردستان نابێ بە تاق بکەوێتەوە منزەوی نەبێ لە وا نەکەن کە جمهوری ئیسلامی بێ سەرکوتیکە دا نەبڕێ نەچێ واردی گفتوگۆی مزاکرەی ژێربەژێر و بە ئاشکرا بێ دەگەڵ ڕژیم و خۆی لە باقی ئۆپۆزیسیۆنی ئێراندا ببڕێ نەیبا بەرەو ئەوەی کە بیکاتە مەیدانی شەڕیمان و نەمان و مەیدانی مەبارزەی مسلحانە لە کوردستان کە جمهوری ئیسلامی بێ بە میلیتاریزەکردنی و بە بەتاخستنەوە منزەویکردنی بتوانە سەرکوتیکە ئەوانە هەمووی نیشان دەدا کە ئێمە خەریکی کارێکی مثبەتین بەڵام ئێمە مبارزە دەکەین بە شەرتی زەرورەت یعنی ئەگەر مبارزەمان نەکرد لەوەش خراپتر دەبوو ئێمە ئەگەر کۆمەڵە نەبووە یا ئەگەر خەباتی خەڵکی کوردستان لە ڕووی نظامیەوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی مقاومەتی نەکردبا تەلەفاتی خەڵکی کوردستان لە شەڕی ئێران و عێراق بە 20 قات زیاتر دەبوو لەوە ئێستا هەیە لە هەموو بۆیە ئێمە ئەو خۆشببینیەمان لە واقعدا لەوە وەردەگرین یا ئەو ئومێدە لەوە وەردەگرین کە خۆمان بە بەشێک لە ژیان و لە حیاتی سیاسی و اجتماعی و کۆمەلگا دەزانی وە کۆمەلگا ناومێد نییە بەڕاستی یعنی ئەگەر ئێوە دابنیشن ئەسا بڕۆن لە هەر خابانەکانی کوردستان لە هەر کوێ تەلێفۆن بکەن هەموو کەس دەڵێ ڕێژیمە دەوام نایێنێ هەموو کەس دەڵێ نەگەستا 10 ساڵ لەو پێشویان دەکوت یعنی ئومێد بوو هەمیشە ئومێد بووە و ئەو ئومێدە ئێستاش هەیە و ئێمە لەواقعتوانم بڵم خۆشببینیەکەمان یا بڵێن واقعبینیەکەمان بە دەرەجەیەکی زۆر ڕێشەی کۆمەڵایەتی هەیە. زۆر سپاس دەکەم کاکبرایان کاک برایم ماوەیە کە کۆماری ئیسلامی زەخت و زۆرێکی یەکجار زیاتری خستووەتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لە باشوور بەهۆی حزوری حزبە سیاسیەکانی کوردستان ئەگەر ئەوەش نەبووایە بە بیانووی تریان بوو چ تورکیە چ ئێران چ لایەنەکانی تر و ئەوانە هەرکمە بزانم ئاخرین تەحوڵات ئاخرین ئاڵوگۆڕ ئاخرین باسەکان دەڕابطە لەگەڵ حزوری حزبە سیاسیەکانی کوردستان لە باشووری کوردستان چۆنە بە تایبەت ئەم هەڵبژاردانەی ئەم دوایانەیش ئایا ویا ئەو شەڕی ئیسرائیل و فلستین جمهوری کۆماری ئیسلامی لە عێراقیشا کەستر کردووە؟ دیارە کۆماری ئیسلامی و دەوڵەتی عێراق دانیشتن تەواو ڕێکەوتنامەیەکیان کردووە ئەو ڕێکەوتنە بلاغش کراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێوە بەرێ ئەوە بەڵام ئەو ئەو مۆزوع دوو لایەنی هەیە لایەنیشی ئەوان لایەنیشی ئەو ڕێکەوتنامەیە و لایەنێکی ئێمەین
ئێمە ئۆپۆزیسیۆن کە مەوزوعی ڕێکەوتنەکەین ئەو بەشەی ئێمە مەوزوعی دانوستانە ئێستا گفتوگۆی لەسەرە بینی ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان و حتا بەنەوەی ناڕاستەخۆ حکوومەتی عێراقیش ئەوانش قسەی خۆیان هەیە ئێمەش قسەی خۆمانمان هەیە تا ئێستا ئێمە ئەو شتانەمان پێکوتون تاوزێ بەلایانی ئێمە پێمان کوتون تومانە ئێمە تێکۆشەرانی سیاسین لێرە ئێمە جەماعەتێک ئاوارەی لێ قەوماو نین لە شەڕ هەڵات بین و لە ماوەی مەسەن چەند مانجێکدا شەڕێک ڕوویدا بێ و ئێمەش بە لێشاو دەگەڵ ئەو خەڵکە هاتبین و لێر نشی بوو سی ساڵە لەو منتەقین و تاریخمان تێکەڵاو بووە دەگەڵ خەڵکی هێرە ژیانمان تێکەڵاو بووە و فعالی سیاسی نێمە لێرە دەبێت ئەوە حسابمان بۆ بکەن ئەوە یەک دوام ئەوە کە بەنسبەت پەنابەرانی کوردی ئێران کوردی ڕۆژهەڵات کە لێرن بەنسبەت ئەوانیش پەنابەرانی شەڕی مەسەلەن شەڕی سووریا یا شەڕی ئەم وڵات و ئەوڵات نین کە هەڵات بن هات بن ئەوانیش 30 ساڵە وردە هاتوون لێرە تێکەڵاوی ئەو جامعە بوون تێکەڵاوی هەموو خانەوادیان مشترک تشکیل داوە ژنیان کسان بە مێرداوە کوریان ژنی هێناوە خزمەتیان پەرەیسەندووە لە ناو جامعەکەدا نیشەجێ بوو حتا ئەو جێگاش کە نیوچە ئۆردوگاش بووە هەر پەیوەندی زۆر نزیکی لەگەڵ خەڵکی ئێرە بوو کەوایە ئەوەی کە ئەم خەڵکە دانە لە گۆشە و کەناری شارەکان لەم لاولەولا هەڵیان گری و بیان بێ لە ناو ئۆردوگایە گەویش نازام لە چا منتەقەی ناکوزابات لە مستەقەریانکەی دەگەڵ هیچ عەقڵی ناگونجێ ئەگەر دەوڵەتی عێراق و ئێرانیش قبولیان کردووە هەرچی ئەوە منتیقی نییەنی ئەوەکو ئێ مەسەڵەن بڵێن بۆ ئەفغانیەکان لە ئێران ئۆردوگا دروستکەن ئەفغانیەکان لە ئێران بەرنە ناو ئۆردوگای پەنابەرانەوە دەکرێت چەند میلیۆن ئەفغانی لە ئێران لەبەرەوە ئەوەشمان ئێمە ینی منتیقی نییە مەسەلەی سێهەم کە ئەوانە مۆزوعی دانوستان کە عەرزم کردی مەسەلەی سێهەم مەسئلەی چەکە لە مەسئلەی چەک ئێمە ئەوەمان کوتووە ئەوە دەڵێن کە چەک هەڵگرتن چەکداربوون لە کوردستانی عێراق و لە عێراق بەگشتی قەدەغە نییە لە چوارچەوەی یاسادا ئازادە ئێمەش فعلەن لە وڵاتە دەژین ئەگەر بۆ خەڵکی عادی ئەو وڵاتە زەروریە بووەمە بەسەر قاتی زەروریترە دەرەرحاڵ لە چوارچەوەی یاسا تەنزیمی کەن هەر دانە چەکێک کە ئەمانە بچن سەبتی کەن لە جگای معلوم بێکەوە چەکی فڵان کەسە و لای سارە کەسە و لە فڵان جێدان درا و حکوومەتی هەرێم ینی قبولی هەر وەکو چۆن بۆ هاوڵاتیانی هەرێم ئەوە قبول دەکات بۆ ئێمەش وەکو کەسانێک لێرە لەو چارچێوەکردن لە وڵاتی دیاریکراوە دەژێ قبولی دەمێنێتەوە مەسەلەی تێکۆشانی سیاسیمان بۆ فعالیەتی سیاسیمان ئێمە کتومانە ڕەوایە ئەوەی کە مەسەلەن لە ئەڵمان لە فەڕەنسا لە سوید ئێمە دەتوانین بیکەین لە کوردستانێک کە خۆمان بەشێک لەو میلەتەی ئەو هەموو مێژووی مشتەرەکمان هەیە چارەنووسی هاوبەشمان هەیە هەموو ئەوانە لێرە ئەوەی بۆ ئێمە مەخدوور نەبێ لەبەرەوە ئێمە دەبێت ڕێگامان پێ بدرێ مادام ئێوە ئیدعا دەکەن ئازادی هەیە دموکراسی ڕێ ڕۆژنامەگەری ئازادە ئەحزاب ئازادن مادام ئەوانە دەڵێن خۆ ئێمەش هەر لەوانەی استفادە دەکەین و فعالیت سیاسی خۆمان لێرە درێژە پێدی بەڵامی تر ئەوانە هەمووی تۆزێک ئاڵۆزە قەزیەکە دەگەڵ فشاری جمهوری ئیسلامی فشاری دەوڵەتی عێراق مشکلاتی خودی هەرێم ناتەبایی و ناکۆچی هێزەکان لەگەڵ ئەوانە هەمویان داوەتە دەستی یەکتر کە دەبێت لە گفتوگۆیەکی مەسئولانەدا لەگەڵیان بیبینە پێشەوە ئەوە لە جەریاندایە ڕاست یعنی هیچی بەو معنا یەکلایی نەبووتەوە بەڵام ئێمە لە مقابل هەموو ئەوانەدا هەماهەنگێکمان لە ناوە هەموو حزب سیاسیەکانی خۆشبەختانە ئەوەی کە لێرە هێزی چەکداریان هەیە پێکێناوە ئەویش ئەوە کە ئێمە لە سنوورەکانی هەرێمی کوردستان بۆ هیچ کارێکی چەکداری چ چەک ناردنەوە چ چەکدار ناردنەوە چ حزوری چەکداری لەسەر سنوورەکان ئەوە ناکەین و ئێمە فعالیتی خۆمان لێرە بە ئەساسەن فعالیتێکی سیاسی و کۆمەڵایەتی و ئەوە دەزانین و لەسەری ئەوە هەمومان ئەومان لەسەری ساق بووینەوە بۆ باقی شتەکانی دیکە ئیتر وردەکاری فەنیە بەڵام لە هەمان کاتدا ئەوەش دەزانین کە جمهوری ئیسلامی هەدەفی تەنیا ئێمە نین هەدەفی شکاندنی حرمەتی حکوومەتی هەرێمی کوردستانیشە
وەختێک مەأمورێکی جمهوری ئیسلامی بەنهێنی بەلیباسی مبەدەلەوە و لەگەڵ مەأمورانی مثلەن محەلی دێن سەردانی ئۆردوگایەک دەکەن ئەوە سوکاتی نەبێ ئێمە مەسەن لە شاری سنەر ئەگەر پاسدار بێنە ناو ماڵەکەمان و بگەڕێن ماڵەکەمان بگەڕێن خەڵکی گەڕێت لای خەڵکی گەڕێک سوک نابین خۆ لای خەڵکی گەڕێک ئەوەندەش مقامان دەچێتە سەرێ بەڵام لێرە ئەوە جمهوری ئیسلامی ئاگاهانە ئەوە دەکا بۆ ئەوەی کە پێی دەڵێن سەروەری و دەسەڵات و حاکمیت ئەوە پێشێلکە ئەو بەهانەش نەبا بەهانشکی دەبیندەوە چونکە ئەوان لەگەڵ ئەساسی مەسئلەی مافی دیاریکردنی چارەنووس لە هەر شکلەشیدا لە هەر دەرەجەیەک لە مافی نەتەوایەتی بۆ هەر بەشێکی خەڵکی کورد لە هەر گۆشەیەک بەدەست بێ جمهوری ئیسلامی بە وەکو تیشە بە ڕێشەی خۆی دەزانێ و زۆر لێ نیگەرانە ئەوە لەبەرەوە دەبێت ئەوان بزانن لەوەدا جمهوری ئیسلامی هەدەفی خۆی هەیە تەنیا مەبەستی ئەمەنی ئەوەی کە نەهاتەن باستان کرد بە بڕوای من مەسەلەی غەزە و هەمووانە ممکنە تۆزێک قەزیەکەی تەخفیف دابێ باس لەسەر ئەوەیە کە ئێران و ئەمریکا جمهوری ئیسلامی و ئەمریکا لەسەر عێراق چۆن ساغ دەبنەوە ئەوەش مۆزوعی دانوستانە ژێربەژێر گفتوگۆ هەیە تا چه ئەنداز ئایندەی حەشی شعبی چی لێ دێ ئایندەی حضوری ئەسەن ئەمریکا لەو منطقەیە چی لێ دێ رابطەی بینی حکوومەتی هەرێم و دەوڵەتی مرکزی چی لێ دێ چونکە ئێستا دەزان نە قانون دەتوانن دانیان نەبوو وەردەگرن خاکخشانەوە دابردابر کراوە و سەرزەمینیشان وردەوردە مەحدود کراوەتەوە خۆی عێراق ینی عێراق پێکاتەیەکی لەژێر پرسیاردایە و ئێمە لەو موقعیتین بۆیە لە مەوردی هیچ شتێکە ناتوانین قەزاوەتی قەتعی بکەین ئێستا بەڵام دەتوانین بڵێن کە پرەنسیپەکان دێ بپارێزین و نەهێڵین ورەی جەماوەر لە ناوەوەی وڵات داببەزێ لە نەتیجەی فشارێکە لێرە بۆ ئێمە دێنن حرمەتی جەماوەر هەروە پیشانازی بکا بە وجودی منداڵەکانیان لێرە لە ریزەکانی حزب سیاسیەکان لە ریزی ئەمەدا و ئێمە دەبێت ئەوە ڕعایەتکەین تا بزانین چۆن دەچێت پێش. زۆر سپاس کاک برایم کاک سەیدبرایم ئەم شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشی ژینە لەگەڵ ئێوە وەکو حزبێکی چەپ لەگەڵ کۆمەڵە وەکو ئەو خەباتەی کە کردوتانە زیاتر نزیکە سازگارە ئێوە ساڵهایە بۆ ئەوە خەباتەکەن بۆ مەسلەی بەرابەری ژن و پیا و جۆرەی کە پێشترش عەرزم کردی بۆ ئازادی بۆ ژیانێکی باش بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ هەموو خەڵکی زەحمەتکێش و ئەوانە بەڵام ئێمە لە لایەکی ترۆ ئەیبینی ئێوە تەباترن لەگەڵ ئەو شۆڕشە نزیکترن هەمخانی زیاترە لە بە یەک نوتە بەڵام ئێمە ئەیبینین هێزە چەپەکان و ئێوە و بە هەموویانەوە هەرەکمە بڵێم ئەو شێوەی کە پێویستە و چاوەڕوان کراوە نە یەکیان گرتووە نە هاوپێکەوە کارەکەن ئایا ڕێگەیەک هەیە لەو وەزعیەتەی بێتە دەرۆ هێزی چەپ لە کوردستان یا لە سەتی ئێرانە بتوانێت قەویتر زاهر بێ؟ بێگومان بەداخەوە ئەروکوەوە دەڵێن وایە ئەو هێزە کۆمەڵایەتی کە بەسیج بۆ هەیە لە دەوری شعاری ژیان ئازادی مانای ڕێکخراوەیی و ڕەهبەری و تشکیلات و ئەمانەی پەیدا نەکردووە لەوەدا لەو ئاستەدانی ئەوە واقعیەتێکە بەڵام بۆچی وایە ئەنی خەسارناسیەکەشی ئەوەش خۆی داستانێکە خەسارناسیەکەشی خەسارناسێکی کۆمەڵاتانەی سیاسی ئەو 4 ساڵەیە ئینشعابات دابڕێنەکان شەڕەکان هەرچی بڵێ یانیشتی زۆر دیاردەی منفی دیا دەبینی کەوانە هەمویان دەسەنداوە دەستێک و ئەو بەسەر ناتەبایی و دردۆنگیانەی دروست کردووە کە تێدا حتا شۆڕشێکی عەزیمی وەکو شۆڕشی ژیناش ناتوانێت بە ئاسانی ئەو کۆند و کۆسپانە لەسەر ڕێڕابەرێ لەبەرەوە پێش هەموو شتێک دەبێت واقعیەتەکە قبولکەین دەبێت واقعیەتەکە قبولکەین ئەویش ئەوەکە هێزی چەپ لە کوردستان هێزی چەپی کۆمەڵایەتی زۆر بەتواناترە زۆر پڕ ئیمکاناترە و تەجربە و ژیان و خەواتی هەموو نیشاندا لەوەی کە ئێستا دەبیندرێت ئێمە بەڕاستی بۆ مەسەلەیەوە ماندووین ناڵم کاری بە کارێکە کردومانەوە هەوڵ دەدەین ئەوەیە کە جارە ڕوحی ئەو بەیەکەوە کارکردن و هەمبەستجیە لە ناوەوە تەقوێتکەین ئێمە مەسەر لەگە دەمەشاکەن تەبلیغاتی ئەمە زۆر لە زمانی زبر دوور کەوتوتەوە
بەرامبەر بە هەموو کەسیش ئۆپۆزیسیۆنێنی تەنانەت ئەگەر مثلەن شتێکی جووا بوو بێ لە دەستمان دەرچۆ زمانی زب هەوڵ دەدەین ئیسباتەن خەڵک ڕوحی هەمکاری و هەمبەستەجی بوجود بین ئیسباتەن بڵین کە چمان دێەوە وەسایکەین ئەو ئومێدەواریە کە دەتوانێت هەزی چەپ لە ناوە هەیبێ ئەوە ببوژینەوە تا ئەندازێک جوابی وەرگرتوێتەوە لە ناوەوەی وڵات بەڵام ئەوە مەسەلەن بۆ نمونە 20,000 نەفەر نزیک زۆرتر کەمتر زۆرتر پێشمەرگی قەدیمی کۆمەڵە هەنچوونەوە بۆ ئێران لەوێ دەژینوانە ئەمانە هەمویان بەیەکەوە هەمبەستەگیان هەیە تەماسیان هەیە هاتچوو یەکتر دەکەن بە دەردومەرگی یەکترەوە هەن ئێمە ئەوە تەشویر دەکەین ئێمە ئەوە تەقوێت دەکەین یا مەسەلەن ئەوەی کە دەبینی مەجموعەیەک ڕێکخراوی مەدەنی خەریکە شخڵ دەگرێت لە ناوەوە ئەوە ناڵم هەموو کاری ئەمەیە بەڵام ئێمە مشاویقی ئەوەی نێنی مشاویقی ئەوەی ئێمە ناڵێ مەسپسن مەسەلەن هەستەی کۆمەڵە لە ناو ئەنجومەنی فڵاندا دروستکە فعالینی کۆمەڵ ناڵێن فعالیەتی مەدەنی بکەنە پۆشش بۆ کاری خۆتان بەڵکە دەڵێن ئەسڵ بەسەر هەمبەستەگی بێ طبعا بەشێک لە ئۆپۆزیسیۆنە لە دەرەوەی وڵاتی خۆ دەزانی بە هەزارانیشی هەر بەونەوە ئاوارەی هەندەران بوو ئێمە لەم ماوەی ئەخیردا هەوڵماندا فەزایەک دروستکەین کە ئەم بەشەش لە ئۆپۆزیسیۆنی چەپی کوردستان بتوانێت لە دەوری کۆبێتەوە لەگەڵ یەکتر دیالۆگ بکە ئێمە خۆمان تەنیا نەقشی دەوری کاتالی زۆرمان بینێن دەوری ئەوەی کە مەجالەکە بڕەخسێنی لەوە زۆرتر نەمانویستۆ خۆ بکەوینە بەرەوە پێویست نەبوو ینی چونکە هەدەفەکە ئەوە نەبوو هەدەفەکە ئەوە بوو هەدەفەکە ئەوەیە کە ئەو هێزە چەپانەی کە ئەو تێکۆشەرانی چەپ بەهێز و بە ئەفرادی منفەرد و بە هەموو جۆرێکەوە کە بە هەزارانیان لە گۆشۆکەناری دنیان ئەوانە بتوانن ببن بە نقطە ئومێدێک نقطە ئیتکایەک بۆ ناوەش ئێمە ئەو مەجالەمان ڕەخساند گفتوگۆ کرا بەڵام لە جریانی گفتوگۆکاندا معلوم بوو کە کارەکە ئەوەندەش کە ئێمە تەسەورمان دەکرد و ئومێدمان بێبەسبوو ئەندە ئاسان نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئاسان نییە دەبێت لەسەری بەردەوام بین ئەمە مسلەمە لەسەری بەردەوام دەبین و ئامادەشین بەڕاستیان ڕەخنەیە کە بەلایانی ئێمە وارد بێ لەو قەزیەدا قبول گوێ پێ بدەین واگەر واقعی بێ ئیسلاحیکەین بەڵام ئەوە لە کۆنفرانسی دووەم بۆ ولاوە لەینی ئەوەڵ بەحاڵ تۆزە نەخشی ئێمە بەرچاوتر بوو لە کۆنفرانسی ئەوەڵ کە تەواوبووی تر باقیی کە ئێمە تەواوی هەوڵمان ئەوە بۆ کە ئەرکەکە بکەوێتە سەرشانی خودی ئەو جەمعە ئەو جەمعە خۆیان ئیدامەی بدەن و ئێمەش ئەگەر لازم ئێمەش داوت کرد ئەوە دەبێت بۆ دەرەوە وڵاتیش دەبێت ئەو کارە بکەین لێرە لە هەرێمی کوردستان مەسەلەی هاوکاری حزب سیاسیەکانمان ئێمە تێدا پێشقەدەم بووین ئێمە لەگەڵ بۆ هاوکاریکردن و بۆی کە ئەسەر ڕوحی ئەو هاوکاری لە ناوەش منعکس بێتەوە لە چ لە پێناوی ئەو کێشە و گرفتانەی کە لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی عراقیامان بووە وەگەڵ ئێران و چ لە پێناوی ئەو هاوکاریانەی کە مورد بە مورد دەتوانێت حرەکەتێک هەڵگیرسێنێت لە ناوەوە فرسەر لە دەست نەدەین بەیانی مشترکمان امزا کردەوە دانیشتنی مشترکمان بۆ ئێستاش لەسەری بەردەوامین و ئێمە لە واقعدا دەتوانم بڵێم لە بینی ئەو هێزانە داوای توانەوەی دایا بکەم ئێمە منعەتیفترین بووین بۆ مەسەلەی هاوکاری و ئێستاش هەر هەین و دەرگاشمان کراوێ ئەوانە هەمووی دەست بداتە دەستێک ئومێدەوارم مانگەکان و ساڵی ئایندا کە ئێران لە بەردەم گۆڕانکاریدا و کوردستان جارش کە دێتەوە مەرکەزی ئەو تحولاتی سیاسی بێگومان بەدەلی شرایطی سیاسی تێدا ئێمە بتوانین ئەوجار ادعا بکەین کە جوابی شایستەمان داوەتەوە بۆ وەزەکە و لە بارودۆخەکە دوانەکەوین. زۆر سپاس کاک برایمگیان من وەکو ئاخرین پرسیارم ئەوەیە دوای شۆڕشی ژینە کە دەستی پێکرد بۆ ماوەیە مەسەلەی کوردستان و خەڵکی کورد لە سەتری خەبەرەکانە بوو چ لە ناو چ لە دەرۆ چ لە ناو ئۆپۆزیسیۆنە چ لە ناو حکوومەتەکان وانە بەڵام ئێمە ئێستا شتێک دەبینین بە چاوی خۆمان حکوومەت هەرکی بووە سەرکوتیکە ئەوەی کە توانویەتی بەشێک لە ئۆپۆزیسیۆن تەنها ئۆپۆزیسیۆنی ڕاستی ژنا لای خستووە تەنانەت مەسەلەی کوردستان لە ناو میدیا فارس دوانەکان و ئەوانە ئەو جێگای پێشووی خۆی نییە ئێوە وەکو حزبەکانی کوردستان وەکو کۆمەڵە
ئایا کارێک ئەکەن ئەم مەسەلەی خەڵکی کورد دیسانەوە لە سەدری مەسائلا بێ؟ ئەوەی کە ئەوە قەزاوت دەکەن و ئەوە ڕفتار دەکەن ئەوە هەستێک ینی قابلی دەرکە. ئەمە بەڕاستی بەسێکە لەو ڕوحیەی شۆوینیستی کە زاڵە بەسەر ئەوەی کە پێی دەکوترێ ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی و ئەوە بەسلا قەدری خەڵکی کورد و قەدری مبارزە و فیداکاریەکانی و هەمووانە نازانن، چونکە ڕوحی ئەو تەمامیەتی ئەرزی و پاراستنی سەروەری نەتەوەیەک بەسەر نەتەوەکانی دیکە و ئەوانە ئازاریان دەدا. جا لەبەرەوە قابلی دەرکەوە ئێستا تەنانەت من ئەوە دەبیستم دەڵێن ئەسەن شکستی شۆڕشی ژینە لەتەکەی ئەو بوو ئەو وەحدەتەکە لە دەرەوەی وڵات تێکچوو ئەوە هۆکارەکەی ئەوە بوو کە کوردەکان کەوتبوونە شوێن هویەتی خۆیان. بڕای من ئەوە دەبێ بکوترێ و ئەو ینی خەڵکی کورد دەبێت قەدری مبارزەکەی بزاندرێ، خەڵکی بەلوچ قەدری مبارزەکەی دێ بزاندرێ و هەر بەشێک لە ئۆپۆزیسیۆن ئەگەر واقعاً دڵسۆز بێ و ئەگەر واقعاً ئومێدی هەبێ بۆ دۆڕۆژی ئەو وڵاتە ناتوانێت ئەوان لە نظر نەگرێت. ئەم سەفەرە معلوم بوو کە بەبێ چارەسەرکردنی ئەو شۆڕشە و ئەو ڕووداوانە نیشانیدا کە بێبێ چارەسەرکردنی مەسلەی نەتەوایەتی یا بەبێ گرتنە پێشی ڕێبازێک لە پێناوی چارەسەرکردنی مەسلەی نەتەوایەتی ئەو لە هەموو ئێران ئینقلابی دۆڕژێران جەماوەری نابێتەوە و لە زۆر زەرفەتی خۆی مەحروم دێ و نێهاتن شکست دەخوا. ئەوە دەبێ ئەوە ئەقایقەم بکوترێ، بەڵام لە پاڵەوەدا شتێش کردێ بکوترێ ئەویش بە خەڵکی کوردیش بکوترێ کە ئێوە هەڵوێستی ئۆپۆزیسیۆنی ڕاست، هەڵوێستی ئەو کەسانی کە یا بەزیون یا شۆڤنیستن یا هەرچی، ئەوانە بە حسابی هەموو خەڵکی جەماوەری خەڵکی ئێران مەگرن. ئەم ڕوحیەی جەماوەری خەڵکی ئێران لە گۆش کرێکار و زەحمەت کێشی ژنی ستەملێکراوی ئەو وڵاتە ئەوە نییە کە ئینکاری وجودی ئێوە، ئینکاری خەباتی ئێوە، ئینکاری نەخشی ئەوە بکات، کەوایە ئێوەش دەبێت هەڵگری ئەو دروشمانە بن، هەڵگری ئەو ڕێبازە بن کە ئەوانش بە شوێنی داون. ئێمە دەبێت لە کوردستانەوە بتوانین دیفاع بکەین لە ژنان لە تاران. دروشمی پشتیوانی لە خەڵکی ئازەربایجان دەبێت لە کوردستانی چۆ سەر هەڵدا و هەروەها لە بەلوچستان و باخشانەکانی دیکە ئێران و ئەوە نیشان دەدا کە ئێمە لە هەمان کاتدا کە ینی کە ئەرزش بۆ مبارزەی ئەوان دادنێ مانایەوە ئەرزشی بۆ مبارزەی ئەمە دادەندرێ و ئەوە ڕێگاکەیەتی پێم وایە دەبێت کاری بۆ بکەین دەبێت ئەو سەمی شۆڤینیستیەی کە تەزریق دەکرێت لە ڕێگای تەبلیغاتەوە چ لایەن جمهوری ئیسلامیەوە چ لایەن ئۆپۆزیسیۆنی جۆراجۆرەوە کە ئێوە باسان کرد، دەبێت ئەو سەمە وردە ئانتیپاتیەکەی بۆ دروستکەین و بیسڕینەوە. هیوادارم. زۆر سپاس دەکەم بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە بۆ ئەم وتووێژە. هیوام ئەوەیە شاد و سڵامەت بن. بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ بەم جۆرەی شاتینە کۆتایی ئەم بەرنامە پێویستە وەکو هەموو جارێک بڵێن بەبێ هاوکاری و دڵسۆزی هاوکارانمان نەمانەتوانی ئەم بەرنامە پێشکەشکەین هەتا دیدارێکی تر هەر بمێنن بە شادی و سڵامەتی.